ئەوەی بوو ئۆمەر دەگوت دیلان 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 دادە لە خۆجوانێ دیلان 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 نارمە دیلانێ لەنمە هەوران لە نوێیە هاتێن نارمە دیلانێ بە شاخان واراتێن دادە لە خۆجوانێ ئەو دەکچێنە بچونەکەی دابکچێت بەفرین عەزیز پەترۆسە لە گوندی هەرموتێ لە دایک بووین وای 50 جارم مێردم کردیە بەسڵیوە ئەیسا 7 مندارم هەیە 2 کوڕ و 5 کچم هەیە بەخوای بەزیاد سۆر نەبووم بە ئاکرێ و کۆر بووم بە دووکەرێ و پێش ئەوەیان دەگوت سۆر نەبووین بە ئاگرێ کۆر بووم بە دووکەرێ ئاگرمان دەکردەوە داری تەڕ بوو ئەداری تەڕ بوو هەر نەدەبوو ئەجە بەسەر کۆر نەبوو سۆر نەبووم بە ئاگرێ کۆر بووم بە دووکەرێ نوکان باوێ و لۆقان باوێ کە پێشدان نوکیان دەچاند بەوەیان دەکرد دەبیت لۆقان بەهاجە ئەجە نوشیان هەتا پەرت و براوە بی باش بێ پڕ نەبی بەس نیسێک ئەگە بیای تۆی دای دەبی دەست بە ڕشت دابینی نیسک دەبی پڕ بی هەبوو لە داخم زۆر ئاقر بوو ئازاب داخمە شتاڵی هەموو دەزانی پێشدانیش لە خۆ دەزانی دەورەمان دەدا دەورەی هەموو هەژ مار پێکەوە بووی لە حەوشەک بووین ماری ماموو ماری برێ ئاموزای بابم و زستانان دەوری ئەوەمان دەدا ئاگر بوو ئاگریان دەکرد دەورەمان دەدا و لەوێ درە حکاتیان و دەکوتەوە و پەندانەی لەوانە فێر بوو ئەمە لۆ جێڕاوە دکتۆر هاوژی کردی حکایەتێکیان ئەو پەندانەش ئەوی هەر کردیە کتێب سعید و سعدونە و شیر و فەرهادە و ئەوانە هەبوو ئەوانە بوو نارە دوێ پێرێک گەڕاب هیچ نەدی هەموو بردیان عالە شعر و ئەوانەیە دەرێژنم دەوێژنانە گۆشتەکەی بخوا پیستەکەی بکە هەمبانە ژنی کابان بی هەر گۆشتەکەی نەخوا پیستەکەشی بکەم بانە فڕی نەدا پێشدان هەمبانە دەزانی چ بوو زەخیران تێدەکرد ساوار و برنج و ئەوانیان تێدەکرد هەمبانە شگەلە پێشان کچەکی ئازا و زیرەک بوو دەیان گوت دەستی بە بازنی دەوێت لە ئیشی جوان بوو ڕێک و پێک بوو ئەو دەیان گوت دەستی بە بازنی دەوێت لێک خاتی ئەوەی ینی چییە دەرێ نوێیان برن دەبن برندیانیش نوێی دەبن دەروێشی بە کەیف خۆشی دەروێشی بە کەیف خۆشی ئەوە لۆ بە دەورەمەندی نیە فەقیر بی بەس درت خۆش بی بە دەورەمەندی نیە دەروێشی بە کەیف خۆش یعنی هیچن نەبی ئەگەر مەرماری مەرمام و خاری ئەگەر بێماری بەیتەر بەماری ماری مەرمام و خاری ئەگەر دەوران بی ئالەدە دەور و پشت دەکا بەس ئەگەر فەقیر بی شێ بەلات دی کەس نایە وەنیا کشا پۆ پەڕەشە میێوان شەوەک و ڕۆژێک خۆشە شتێک بی ئەگەر کرمی ناو دوونجەی ئەگەر هیچ ئیشکەر نەبی بی هەر بخواوە دەرێ دەرێ کرمی ناو دوونجەی ئەزە پێشدان ئەوەمان دەکرد درونەمان دەکرد لە خۆم چەند سار تێ لە چێژ بووی تێ چێژ بووی یان مەرۆم لە دووی سەپانی هەردەکرد ئەوجا بەندیان دەگوت هەندە خۆش بوو ئەوان بەندیان دەگوت و شەغرە چێشیش دەرێ مەروی لە دوو هەردەگرتن لەگەریان دەمان گوتم دەبرام سەپان بوو لەگەر مام عومەری شیلەی و خدری تۆپزاوەیە ئەوە پێکەوە بوون ئەسێ سەپان ماندی بوو توتنمان دەکرد توتنمان دەکرد ئاویشمان نەبوو ئاومان لە کارێزێ بە کوندەی دەینە بە کوندە و تەنەکە ئاومان دەینە لە کارێزە بەوەی دەمان هێنا ئەنجا لێرەش دەکە پەرێزمان هەبوو دەبووە کوندە بە پشتمان هەرگرین کوندە و مەشکە مەشکەش ئەوەی دەمان برد دۆمان دەبرد لە بۆ سەپانە دۆمان دەبرد لە بۆ خواردنی ڕۆیەوە شتیوانە بوو نان و ماستا و دۆیان دەخوارد سەپان لە دەشتێ بە کوندەش ئاومان دەینا لە کارێزە هەم لۆ مارێ هەم لە بۆ پەرێزش لۆ سەر توتنێش توتنیشمان هەر دەکرد شان بە شانی پیاوەکان نیشمان دەکرد لۆ خۆم گۆرم هەرداکتەوە ئەمن توتنە لەگەریان لەگەر بابم هەموو شتێکمان دەکرد توتن چاندن و توتن ڕڕین و هەموو شتێکمان دەکرد نارم پەرێز و پنچکو وەدی کچە داو بوو دەڕما دەماڕڕنی داات نەماری
لێمان دەدا و جەلا دەمان بردیش بە کۆری لە چادرشمان دەدا جاردا بە داوێمان دەخست هەتای شت بێ ئەوە توتنێ بنارێ پەرێزش ئەو هابوو بە کۆران دەمان کرد زیان دەکرد تەرۆزیان دەکرد ئەو شتانان دەبەست بە زۆری توتن بوو توتن لەگەڵ فەلاحەتی دەغڕودانمان دەکرد لە خەرمانان کچێ خەرمانان من خەرمانی بمارە و دەغری بشۆ زۆر زۆر گەلێکمان دیبوو نارێ منجاوان پێشدان بەو ئاخرێ بۆ شەغردەن بە کۆری دەغریان دەچێشا ژن دەیبردە سەر جۆخینێ بە کۆری ئەو هابوو گورج بوو بەس بابیشان گەلێک باش مساعدی دەکرد ڕەحمەت بی وڵی بەیانی سەعات 2 هەردەستان لە بۆ نانی نانم دەکرد بۆ نەبوو بابە سەمونی بکڕی نابوو ئێشیویش وەگەستا نەبوو ئەها دەستم کامل بێ بخۆن ڕاستی هەفتەی جارەکەم لە بەرنانی دادەنیشتم ئەو دە پاشی نانەکە خەلاص دەبووم دەچون توترمان دەڕونی ئاوم لە کارێزان دەینا چێر و چوارم هەبوو چێرم دەدۆشی مریشکم هەبوو وەڵا حەشەی دوا هەموو چێر و چوار و مریشک بوو لەوانەیە 200 مریشک بتر هەبوو 5-6 چێرم هەبوو دکتۆر هاوژین ئەوەی لۆ دەینام کتابی لۆ دەینام و کەکۆنی لۆ دەینامت زەردەی کەکۆنی هەموو سەر من دەخوونەوە ئێستاش دەخوونم ڕۆژ نییە سەعاتێک نیو سەعات دەخوونم هەر دەخوون بەدەوام بۆ ئیخبارش زۆری جێڕا دەگەم بۆ ئیخبار نابی لە قیسم بچیت لە تەلەڤیزیۆن ئیخبار جێرم دێت ئەوم دانابوو زۆری دەوێ بەزا من ڕۆژێ دەرێ ڕۆژ ولات دەکاورات هەر ڕۆژە خزان دەچی دەخوونم 20 کتێبم هەیە باشین هەندە ڕێکن ئەمە ئێستا ئەو جیرانم و ئیسلامن وەڵا لە براکان باشن هەموو پێکەوە گەلک باش ئەوانش خوار ناگری پێکەوە ئەمن لە کۆیش 12 سال لە کۆی لە جەمعێژیان هەموو جیرانەکان ئێستا لەبیرن هاتوچی یەکتان دەکەی ئەوان داهاتنە مارێ ئەمە دەچوونە مارێم مناسەبان لە بۆ جێژنە و شتیوان لەوە منداربوونی لە خۆ دەزانی کۆی بێگە دەزانی ئەوە دەچون هەرکەس بەدین و خناوەڵا ئێستاش لەو ئیسلامی هەندە بێ فەرقینەمە لێرەش نارن تاکەمار بووم لە خانی زراعی ئەمن بوو دەلەمان دیکە برێم و ئیسلام بوون بەس ئی گوندانیش بوون و ئی کانی بی بوون و ئی دۆنداری بوون و بۆ گوت بوون هەموو سەرمان پێکەوە دەنالا بەردەرکەی دادەنیشتین پێکەوە والله من نەخۆش دەبوو مندارم بە تەمایوان بەزێهێشدا من یعنی داتنە ناو مندارم دەنووسن ئەمن دەچوومە خەستەخانە لەگەر ئەو هاوژینەی نووسم دووسێ ڕۆژ جیرانی کۆی برێم ئیستانبول لە ناو مارە بێفەرق جیرانەتیشی وەچەوە وەک برەی جیپە باە پراغ باە یعنی ئەوە کفتە باە لۆکتەرمان دەبرد بەس ئێستا ترشت لە بیر دەچین جارانی داتی زورتە بجانە و چاکەچ مختە ڕوشانە و میرە عەجەم قوربانە و کچم دا بەش و غەمی هاتە دوو لۆیە دەرێ کچمان مێردی کرد و دوای لەبەر مشکل و لەبەر مێردی ناحەوێتەوە و خەمەکە لۆ مارە بابی دەبی تێجێیان گاسن کرد خەنە بەر پێیان ژن دەرێ من بخوونن خوندن گەلک باشە بخوونن یعنی ئەمە مەکتەبمان لە قیز چوو هیچ بەزی ئێستا قەت دەیە مەکتەبیان لە قیز بچی هەتا دوو متەوەستە وەڵام ئەندیمان بۆستا دەرسم لە هەموو مندارەکان گوتیە ئەرێ وەڵڵی لە ئینگلیزیە و لە هەموو شتەوە هەموو دەرس پێ گوتی وەڵڵا سنفی 4 بوو ئەحیان بە لە کچەکەم دەگوت هەموو کولیان خەلاص کردێ بەس کوڕە گەورەکەم نەبی زوو بوو هوشیارت دەکا هوشیار مێشک زاخاو دەبی بەهۆش دێ بەخوای خوندن ڕۆژنی ئەم دوو لاپەرسێ ناپەڕێ نەخوونم خوێندن نەمایە وەڵا کتێبێ فڕێدرا نەخوندرایە خوێنەر نەما خوشکم ناوەڵا خوێنەر نەما لەبەر موبایل خوشکم موبایل ئێستا ئەنتەرنێت و موبایل و ئەوانە زۆرن خوندنی چی بەس ئەمە هەر قەدیمەما هەر حەزم لێ بخوونم